تا دێت ڕەوشە ئەمنی و سیاسەکەی پارێزگای دیالە خراپتر دەبێت. چاودێرانیش پیان وایە ئەم ڕەوشە لە ئەنجامی ناکۆکیەکانی لایەنەکانە لە بەغدا و شۆڕ بۆتەوە بۆ پارێزگاکان. تەنها بۆ بەرژەوەندی تایبەتی نەبێت هیچی دیکەی بەدواو نییە. دەشڵێن ناکۆکیەکانی لایەنە عەرەبیەکانی دیالە گەیشتۆتە ئاستێکی مەترسیدار. لەم نێوەندەشدا تەنها میلەت باجەکەی دەداتەوە. وەزعی سیاسی پارێزگای دیالە نالەبارە زۆر، ئەویش بووەتە مایەی ململانی لە نێو خۆیانە لە بینی پارێزگا و سەرۆکی ئەنجومەن و ڕۆژێک پارێزگا لا ئەدرێت و ڕۆژێک سەرۆک ئەنجومەن لا ئەدرێت و مەوزوعێکەیە لە بین خۆیانە وا بزانم ئەمە کێشەیەکە لە بینی خۆیانە هیچ کاتێک خزمەتی ڕەوشی سیاسی و ئابووری ئەم پارێزگایە ناکات. ئەوە ماوەیەگە ڕەوشی ئەمنی لە پارێزگای دیالە زۆر خراپە، ئەمیش بەهۆی ئەو ناکۆکی و جیاوازیەکە لە نێوانی لایەنە سیاسیەکانی ئەو ناوچێ. ئەمە بۆتە هۆی ئەوە کە خەڵکی پارێزگای دیالە زەرەمەندە. ئەم لایەنە سیاسیانە هەمووی لە پێناوی پەرژەوەندی خۆیانە خەمی خەڵکیان نییە. ئەوەی کە ئەمڕۆ زەرمەندە چ لە عێراق و چ لە پارێزگای دیالە خەڵکی ڕەش و ڕوتە. ئەم دڵە ڕاوکێ ئەوە ماوەیەگە تەسیری کردوتە سەر خەڵک ئێستا ناتوانێت بە ئازادی هاتوچۆ پارێزگای دیالە بکات یان بەغا بکات بۆ ئەنجامدانی ئیش و کارەکانی. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای دیالەش ڕای دەگەێنێت بڕیارە سبەینی هاوپەیمانی نیشتیمانی دیالە و ئەلعێراقیە لەگەڵ هاوپەیمانی کوردستانی کۆبێتەوە و زۆرێک لە کێشەکان چارەسەر بکەن. سبەینی بریارە کۆبنەوەیەکی تایبەت ئەنجومەنی پارێزگای دیالە ئەنجام بدرێت. ئەو کۆبنەوەیشە دیارە سێ هێزی تایبەت نیازیان هەیە ئەنجامی بدەن، بەشێک لە عەرەبە شیعەکان و بەشێکیش لە عەرەبە سونەکان و کورد. ئەمانەوێ نسابی 50 دروست بکەین بۆ ئەوە چەندین پۆست هەیە بە درێژایی ساڵێک و 3 مانگە پڕ نەکراوەتەوە ئەمانەوێ پڕی بکەینەوە. یەکێک لەو پۆستانە ئەمانەوێ کە عینی بکەین پۆستی سەرۆکی ئەنجومەنی پارێزگا، هەروەها پۆستی جێگەری سەرۆکی ئەنجومەن، هەروەها پۆستی مقرری ئەنجومەن لەگەڵ پۆستی جێگەری دووەمی پارێزگاری دیالە. بەهۆی ململانێ سیاسیەکان و خراپی ڕەوشە ئەمنیەکەی دیالە زیاتر لە ساڵێک و 3 مانگە ئەنجومەنی پارێزگای دیالە 4 کۆبنەوەی گرێداوە. چاودێرانیش پیان وایە گەر ئەمەی کە گوزەر دەکات لە دیالە لایەنەکان پەلە نەکەن لە چارەسەرکردنی ئەوە ئاکامی خراپتری لێ دەکەوێتەوە. بێستون سەلام، کورسات نیوز، خانەقی.